من کۆمەڵێک مۆزوعات دەمەوێت ئێستا باس بکەم فقط پەیامی من نییە پەیامی تایی ئەو پەنابەرانەیە کە لە هەرێمی کوردستانن یا سیاسیەکانن مەترسیان زۆر لەسرە چ لە بواری ئەمنیەوانێت چ لە زۆر بوارەوانێک کە لەم منتەقەیە ماونەوە کە ئێرانیش لەم منتەقە نفوذ و قودرەتی زۆرە مەترسی تەحویلدانەوە بە ئێران مەترسی کوشتن مەترسی ئەوەی کە ڕفاندن یا تەحویلدانەوە بە ئێران یا لە ئێرانیشەوە بنەماڵەکانیان خستونە فشارەوانێ کە بە کەفالەت ئازاد بوون کە بیان گەڕێنەوە بۆ ئێران ئەو شتانە زۆر لە جریانەیە بۆ پەنابەری ئێرانی جا ئەم پەنابەرانە کە ئەلان لێرن لە UN لە زۆر شوێن لە زۆر جێگا کە ئێمە لە ئێران بووین من بۆ خۆم گیرا بووم کە لە زیندان ئازاد بووم ڕێکخراوەکان دەوڵەتەکان پشتگیری ملەتی بە حسێب ئێرانەکەن ولی ئەوەی کە ئێمە ئیبینین پشتگیریان ناکەن ڕێکخراوەکان یا زۆر لایەن و شوێن و جێگا یا UN هیچ شتێک ناکە بۆ پەنابەرە ڕۆژهەڵاتیەکان ئەسڵەن کەمپێک ئەمنیەتیان نییە یعنی هەستی ئەمنیەتیان نییە وڵای من ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە مانگرتنی خۆم ڕابگەێنم یعنی هاتووم لێرە تەکلیفم لێ معلوم بێت چکە ئەوەی کە لاوێەوە دێت بۆ ئێرە لە خۆشی خۆی نایێت بۆ ئێرە هێرە و کێشەی هەیە مانگرتنەکە ئەوەیە کە لێرە ئاوێستم لێرە ئاوێستم تا ئەوەی کە شەوێک بێ ڕۆژێک بێ دوو ڕۆژ بێ سێ ڕۆژ بێت تاوەی کە لەم حاڵوەزە بینە دەرەوانە ماشاکە هەموو ڕۆژێک چ لە مەرزەکانەوانە کەمێک گێرە و کێشیان کە هەیە لە حدودەکانەوە چ بە ڕسمیەکان دێن هەموو ڕۆژێت چەندین و چەندین نەفەر دێن لە ئێرانەوە لە هەموو شوێنێکی ئێرانەوانێ بە بۆنەی بەهانەیە شتێکەوە دێن کە لەوێ مەترسی ژیانیان لەسرە مەترسی زیندانیان لەسرە مەترسی عەدامیان لەسرە